طموحمان گەلێک زۆرە بەس تەماعمان هیچ نییە. باوەفەرە جیاواز و کارە خۆبەخشەکانی ناوبانگی دەرکردووە. ئەتوو بزانێت چێن دەریانی پارەی دەکا لۆ قیامەتێ دەبی بگەڕی لەو کاتانە. دکتۆر دلێرشینە بەهۆی هاتنی مانگی ڕەمەزان بینینی نەخۆش دەکات بە خۆڕایی تەنها لە بەرامبەر خوێندنی یەک سەڵاوات لەسەر پێغەمبەر درودی خوای لەسەر بێت. نامەوێ کۆشک و تەلار و vێلا و تاپۆی خانیان بەجی بێلم. دەمەوێت ئێوەی هەیتم شەهادەکەمە. شەهادەکەم دەکەمە خزمەتی خەڵکی. چکە خزمەتی خەڵکی درا و دۆلاری قیامەتمانە. لۆیە کە یەک سەڵاوات لێدان لەکنە من زۆر گەورەترە لەوەی کە 20,000 بداتێ. چونکە سەڵاوات لێدان دەچیتە قیامەتێ دەچیتە ڕەسیدی قیامەت. لابردنی فرمێسکان و دروستکردنی زەردەخەنە و دڵخۆشکردنی خەڵکی سەرمایەی ژیانمانە. بەڵام ئەگەر بتوێ بیرکردنەوەت بگۆڕی هەموو ئەو کارانە وەک خۆی دەڵێت یارمەتیدانی هەژاران و ڕازیکردنی خوای گەورە لە پێشینەی کارەکانیەتی. جاتێ بچم تەراویحی بکەم لە جاتێ بچم عیباداتی بکەم لە جاتێ بچم ئازاری خەڵکی لا بم خەریک پارەخکردنەوەی بم. هاوپیشەکانی باگرنگەوە لە کارەکانی دەڕوان و جگە لە مانگی ڕەمەزان هەموو ڕۆژانی دووشەمەش نۆرینگەی بەخۆڕاییە. سەرکەوتوبی پرۆژەکە چووکە خەڵکێکی زۆر ڕوومان لێ دەکات لە فەقیر و هەژارەوە مامناوەند و تەنانەت خەڵکی تریش چونکە بەڕاستی تا ئێستا الحەمدولله ئامێرەتەکانمە سەرکەوتوو بووە و نەخۆشەکان زۆر ئیسفادەیان لێ کردی و دەبینین لە ماوەیەکی نزیکدا کە نیشتەگەری بکرێتەوە ئەو وەختە نەتایجەکانی زیاتر بە دەردەکەوی. دکتۆر دلێر دەیان نەشتەرگەری قورس و جیاوازی با سەرکەوتووی ئەنجام داوە لە پشتی کورسیەکەشی نووسیوێتی هەر کەسێک توانای نییە با پارە نەدات. موڕاد ئەحمەد، NRT هەولێر.